باکگراوندە کێشانەی کە ڕوبەڕووی ئافرەت بۆ سێرەکەی پێوچانە بۆ لەبەر ئەوەی کێشەکانی ئافرەت لە دوای شۆڕشی پێشەسازیەوە سێرەکەین کێشەکان زیاتر بوو، ئەرکەکان زیاتر بوو لەسەر ئافرەت، بەڵام مافەکان کەمتر بوو. جا ئێستا ئێمەین لێرەیە باسی ئەوە ئەکەین کە چۆن ئەو کێشانە، ئەو کێشە کۆمەڵایەتیانی کە ڕوبەڕووی ئافرەتانی ئێمە ئەبێتەوە چێ بەرپرسە و هۆکارەکان چییە و چی بکەن بۆ ئەوەی کە ئێمە وەکو ژن خۆمانی لێ بپارێزین. چونکە خێزان یەکەم چاوهەڵاتنی مرۆڤە. ئیتر ئەو خێزانە ئەگەر هۆشیار بێ، ئەگەر ناهۆشیار بێ، چونکە مرۆڤ لە خێزانەوە پەروەردە ئەبێ، گۆشەگرێ، ئیتر سایکۆلۆژێتی پەروەردە ئەبێ لە ناو خێزانێکە. بەداخەوە خێزانی ئێمە زۆر بەوە گۆش کراوین و ئەو خەسڵەتە جیاوازێ جەندەریانی کە بەرپا ئەکرێ لە ناو خێزانە لە خێزانەوە دەست پێ ئەکا بۆ ناو کۆمەڵگا، کە تۆ ئیتر ئەو تاکەی کە پەروەردە ئەکرێ لە ناو خێزانەوە دوایی بەرەو کۆمەڵگا ئەچێ. کۆمەڵگاش بە هەمان شێوە چی پێڵە؟ پێڵێ تۆ ژنیت، تۆ کوڕیت. هەر لەو دەستەواژە تەقلیدیانەی کە ئەوترێ مثلەن تۆ کوڕیت شێری ناو خێزانەکەی، بەڵام تۆ کچیت ئەبێ کچێکی گوێڕایاڵی سەنگین و سەلار و هێمن و ئارام بیت. یاسا لە بەردەم مرۆڤەکانە ئەبێ یاسا چی بێ؟ دادپەروەر بێ، دادپەروەری و یەکسانی بۆ مرۆڤەکان پێک بێنێ. یاسا ئێمە دوو یاسامان هەیە کە ئیشی پێکرێ لە کوردستانە. یاسای بەرەنگاربوونەوەی ئەوە دوای باسی لەکەین، یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانیە، یاسای ئەحواڵ شەخسیە. سێرەکەین هەتا ئێستا یعنی ئەو یاسایە زۆر بە دڵخۆشکەرانە و یعنی شتێکی نەکردو بۆ ژنان کەمای ئەوە بێ کە دیفاع لە مافە بڕەواکانی ژنێ بکا کە ئەچێتە بەردەمی دادگا و کێشەیەکی هەیە. هەم لەباری ئەوەی کە زۆر خاوە لە دادگاکانە، زۆر خاو ئەڕات و دوور و درێژی و یعنی هەندێک ڕۆتینات هەیە لە ناو دادگاکانە. یعنی سێرەکەی هەندێک کات هەیە ژنەکە کێشەکەی بیرەچێتەوە، یعنی ئەوەنجە بێنەوبەری پێ ئەکەن و بێنوینی پێکەن کێشەکەی خۆی بیرەچێتەوە. یعنی ئەمە خەلە لە بەڕاستی، یعنی هەتا ئێستا نەتانراوە ئەمە چاک بکرێ. دوای ئەوە ئەگەر ئێمە بینە سەر یاسای توندوتیژی خێزانی، ئەم یاسایە بە هەموو تەواوی کەمی یعنی یاسایەکی دڵخۆشکەرە. ئێمە ئێستا ئەمە بەرهەمی ڕێکخراوەکانە و بەرهەمی یعنی هەندی هەوڵ و تێکۆشانە کە ئەم یاسایە دانراوە. بەڵام سێرەکەی لەم یاسایەشدا یعنی کەم و کوڕی هەیە لە بڕگە و هەندێک خاڵدا و جاری واش هەیە یعنی لە دادگاکانە وەک خۆی جێبەجێ ناکرێ. یعنی کە ژنێک ڕوبەڕووی نەگای سێرەکەی بەم یاسایە و تۆ یاسایەکت هەیە، بەڵام سێرەکەی زۆر ئەمەش بە هەمان شێوە بێنەوبەرت پێ ئەکەن و یعنی ژنەکە وای لێ دوورە بێ لە سەقامگیری یعنی دەرونی، باری خێزانی، باری کۆمەڵایەتی خۆی، یعنی وای لێ ئەکرێ ئیتر ئەمەش بە هەمان شێوە جارێکی تر کێشەکەی خۆی بیرە بات، یعنی نەزانێ بۆچی هاتووە.